ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئێمە بە پێویستمان زانی بۆ زانیاری زیاتر لەسەر دەست بەکاربوونی پەیجەکانی کۆمەڵە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان داوا بکەین لە کاک ناسر تاهری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە، یەکێک لە بەڕێوەبەرانی ئەم بەرنامەیە ئەم پەیجانەش لەم بەرنامەی حزوری بێت و بە چەند پرسیارێکمان لەم بارەیەوە جواب بداتەوە. هاوڕێمان بن. کاک ناسر، سەرەتا بە خێراتنتان پێ دەڵێم، سپاس بۆ ئامادەبوونتان. منیش سڵاو و ڕێزم هەیە بۆ خۆتان و بۆ بینەرانی بەڕێزیان بەرنامەیە. زۆر سپاس. کاک ناسر، سەرەتا پێمان بڵێ گرنگی دامەزراندنی ئەم پەیجانە چی بوو؟ هەروەک لە ڕاگەیاندنەکەدا بە ئاگاداری گەیشتووە، ئەم پەیجانە بۆ ئەوەی کە بتوانێت کۆمەڵە بیر و باوەڕەکانی خۆی و سیاسەتەکانی خۆی لە ڕێگایەکی گشتی میدیای جەمعی بڵاو کاتەوە. هەروەک ئاگادارن لە ئەسەر ڕشتی تەکنۆلۆژی و ارتباطاتی جەمعیدا ئەم میدیا جەمعیانە لە نێو کۆمەڵگای دنیاییدا توانیوێتی زۆر پەرە بستێنێ و لەو تەریقەوە بتوانێت ارتباطات بەرقرار بێت. ئەم کارە بۆ ئێمە بێژلای ئێمە ئەوەڵ هێز نین کە دەست دەدەین بە ئەم شتە، ڕەنگە زۆریش لە پاش بین. لەم تەریقەوە هێز و هێسای سیاسی دەوڵەتها، نیروها، ئەحزاب توانیوانە پەیوەندی لەگەڵ کۆمەلگا بگرن و لەو تەریقەوە بیر و باوەڕ گۆڕینەوەیان لەگەڵ کۆمەلگا هەبێت. ئێمەش بەرحاڵ ئێستا خەریکی دێنە ناو ئەو بازنە لە هەڵس و کەوتی مێدیاییەوە کە بتوانین بەو تەریقە بتوانین دەنجی خۆمان بە کۆمەلگا بگەین و لەگەڵ کۆمەڵانی خەڵک لە ارتباطدا قرار بگرین. بەڵێ کاک ناسر، ئەم پەیجانە چ زانیاریەک لە خۆ دەگرن؟ ئەم پەیجانە ئۆرگانی ڕەسمی کمیتەی ناوەندی کۆمەڵەیە و هەر بەو دەلیلە بەیانگەری سیاسەتهای ڕەسمی کۆمەڵە دەبن. لە شروعەکەی ئەمڕۆ دەستی بەکار کردووە کە بڵێن ئەوڕۆ 22 بەهمەنی ساڵی 1399 دەستی بەکار کردووە و بەرحاڵ ڕنگ و بۆی تازەکاریشی پێوەیە و ڕەنگە ئیشکالاتێکی فەنی و ئەوانەشی هەبێت کە بەرحاڵ هەر زوو ئێمە ئاپدەیتی دەکەین بە قەولی معروف و زانیاری زۆرتر لەم بارەوە ڕادەگەیەنین. بەڵێ کاک ناسر، کاربەران بۆ پەیوەندی لەگەڵ ئەم پەیجانە و زانیاری پێویست و بیر و ڕاگۆڕینەوە بە شێوەیەک دەتوانن لەگەڵ ئەو پەیوەندی بگرن؟ بەڵێ پەیوەندیگرتن لەگەڵ ئەم ئۆرگانانە، لەگەڵ ئەم مێدیایانە، دەزانین کۆمەڵە تاریخێکی باتەجروبەی لەوە هەیە. ئەگەر خەڵکی کوردستان ئاگادار بن سەردەمایە کە ڕادیۆی کۆمەڵە دەستی بەکار کرد، لە تەریقی جۆراجۆرەوە زمان بە زمان شار بە شار بە گوێی خەڵک دەگەیشت و عەلاڕەغمیەوەی کە پارازێتایەکی زۆر قەویشی لەسەر بوو، خەڵک بۆی کە بتوانن گوێ بدەنێ بە فافۆن تەنەکە دەچوون وەسڵیان دەکرد بە سیمی ئانتێنی ڕادیۆکانە بۆی کە بتوانن بەشدار بن گوێ بدەنە لە بەرنامەکان. ئێستاکە بە ئەوەی کە تەکنۆلۆژی بەو ڕشتە لە خۆی گەیشتەوە و هەموو کەس لەماڵەوە بە مۆبایلێک دەتوانێت ارتباطات بگرێت. ئێمە حەولمان داوە کە بتوانین بەرحاڵ واردی هەمووی ئەو مۆبایلانە لە هەر شوێیەک ببین. تا عینی حاڵدا مەداوامان لە هەموو هەڵسوراوان، دۆستداران، لایەنگران و هەموو ئینسانێک دڵسۆزەکانەوە کە هەر بەو شێوەیە زمان بە زمان لە تەریقی شێرکردنی سەفحەکانی خۆیان و تەبلیغ بۆ ئەم پەیجانە بتوانین گوێی زۆرترین کۆمەڵانی خەڵک بگەێنن. ئەمە بەرحاڵ شێوەیەکە کە دەمان هەیە بەو شێوە بەکار ببێت. بڵێ کاک ناسر، چاوەڕوانی چی یارمەتی و هاوکاریەک لە کاربەران دەکەنەوە؟ ڕاستەکە هەرەوەند کە لە ڕاگەیاندنەکەشدا ڕاگەیاندراوە ئەمڕۆ کە دەستی بەکار کرد، داوای هاوکاری و ڕابطەیەکی دووتەڕەفە لە تەریقی گەیاندنی ئەخبار، لە تەریقی گەیاندنی هەواڵەکان، لە تەریقی بۆچوونەکانی خۆیان، لە تەریقی ڕەخنەکانی خۆیان بتوانێت ڕابطەیەکی دوولایەنە بینی کۆمەڵە و بینی کۆمەڵانی خەڵک بەرقەرار ببێت. یعنی داوا دەکەین کۆمەڵانی خەڵک بە هەموو جورێک و بە هەموو توانای خۆیانەوە بتوانن ئەم ئۆرگانە تەقویت بکەن و بۆ غەنیترکردن و پڕترکردنی ناوەڕۆکی ئەم بەرنامانە یارمەتیمان بدەن. بەڵێ کاک ناسر، زۆر سپاس بۆ زانیاریەکانت. ئەگەر لە کۆتاییدا شتێکێک کە باس نەکرابێت فەرموو.
نەخێر فقط هەرەوەندە کە هەرۆکی ئاماژەشم پێکرد ئەم بەرنامانە ئەم مێدیانەکە لە تقریبان خەریکە لە 5 مێدیا وەک فەیسبوک، وەک ئینستاگرام، وەک تەلەگرام، وەک یوتیوب و تویتر بڵاو دەبێتەوە. ئەمڕۆ کە دەستی بەکار کردووە و دیارە ڕنگدانەوەی تازەکاری ئەوە ئەیب و ئیرادی خۆشی پێوەیە. داوا دەکەین بینەران و ئەوانەی کە چاو لە ئەم بەرنامانە دەکەن کەمێک ئەویان لەبەر چاو بێت کە بە تازەیە ئەیب و ئیراداتی ئەوەڵیەی خۆی هەیە. ئێمە بە ئیمکاناتێکی زۆر مەحدود و بە هەست بە مەسئولیەتی هێندێک لە هاوڕیانمان لە کوردستان و لە دەرەوەی وڵات بە زەحمەتێکی زۆرەوە ئەم مێدیانەمان دەست بەکار کردووە، بەڵام بەرحاڵ ئەمە پەرە پێدەدرێت و بە هاوکاری خەڵکی تێکۆشەر دەمان هەوێ ئەم مێدیایە وەسیعترکەینەوە و بە گوێی هەموو کۆمەڵانی خەڵک بگات و بتوانێ ئۆرگانێک بێ، جگایەک بێ کە بتوانێ لە خزمەت بە خەباتی چینایەتی، خەباتی ڕزگاری خوازی کۆمەڵانی خەڵک ئۆرگانێک بێوە وەسیلەیەک بێ بۆ پێشەوەبردنی ئەم هەدەفانە. بەڵێ کاک ناسر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. منیش سپاسی ئێوە دەکەم و دەستخۆشتان لێ دەکەم و بە هیوای دەست لە یەکمان بۆ گەشە پێدان بە ئەم ئۆرگانە مێدیایانە. سپاسان دەکەم. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە پێشکەشتان کرا زانیاری زیاتر بوو لەسەر دەست بەکاربوونی پەیجەکانی کۆمەڵە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کە داوامان کردبوو لە کاک ناسر تاهیری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا، یەکێک لە بەڕێوەبەرانی ئەم پەیجانە کە لە طریق سکایپەوە لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.